إيرا راديو دنگیگەلە. سڵاوتان نەبێ هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە 23 کانونیەکەمی 2024 تان پێشکەشەکەین. کەجەکە بڵاوی کردێتەوە بە دروشمی ئازادی بۆ ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان دادپەروەری بۆ کوردان بۆ ماوەی 25 ڕۆژ ڕێپێوانێک لە پاریسەوە بۆ ستراسبۆرگ بەڕێوە دەچێت. کۆنگرەی کۆمەڵی دیموکراتیەکانی کوردستان لە ئەوروپا کەجەدەکە لە بەیاننامەیەکدا دەڵێ بە دروشمی ئازادی بۆ ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان دادپەروەری بۆ گەلی کورد لە 22 کانونی دووەم ڕێپێوانێک بۆ ماوەی 25 ڕۆژ دەست پێ دەکات لە 15 شوبات لە شاری ستراسبۆرگی فەڕەنسا کۆتاییدە. لە بەیاننامەکەدا ئەمەژە بۆ کراوە کە تورکیا کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پرۆسەیەکی هەستیاردا تێپەڕێ. باس لەو کراوە لایەک لەگەڵ هێرش و کۆمەڵکوژیەکانی حکومەتی داگیرکەری تورک لەلایەکی دیکەش بە گۆشەگیری توندی سەر ڕێبەراپۆ شەڕێکی کۆمەڵکوژی دژی گەلی کوردستان بەڕێوە دەچێت و تا دێقوڵتر دەبێتەوە. و باسی لەو کردووە کە حکومەتی فاشستی ئاکەپە و مەهەپە سیاسەتی گۆشەگیری و داگیرکاری هەوڵی درێژکردنەوەی تەمەنی خۆی دەدا و دەوترێ یەکێک لەوانەی بەرپرسە لە گۆشەگیرکردنی سەرۆک ئاپۆ ئەنجومەنی ئەوروپا و سیپیتین کە بە هیچ شێوەیەک ڕۆڵی خۆیان نەگەڕاوە. کەجەدەکە لە کۆتاییدا داوا لە گەلی کورد ڕۆشنبیران و هونەرمەندان و ئیکۆلیستەکان دەکا کە داکۆکی کارانی مافی ژنە و هەموو ئەو کەسانە دەکا کە پشتیوانی ئازادی و یەکسانی دەکەن بەشداری ڕێپێوانەکە بن لە هەموو دەواازانە کە ڕێپێوانەکە تێدەپەڕێ بە جۆش و خۆش و پێشوازی لە چالاکوانان کرد. دوێنێ لە کۆمەلگای دیگۆر لە شنگال بە دروشمی پارێزنامەکان لەکوێ بن من لەوێم کتێبەکانی ڕێبەر ئۆجەلان خوێندراوەتەوە هەڵسەنگاندنیان بۆ کراوە لە سەرانسەری شنگالدا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ خۆسەری بۆ شنگال کە لەلایەن خۆبەڕێوەبەری شنگالەوە دەستی پێ کردووە. کتێبەکانی ئۆجەلان بۆ ماوەی 7 ڕۆژ دەخوێنرێتەوە و گفتوگان لەسەر دەکرێت. داخلی شنگالی ئەندامی ئەنجومەنی دیگۆر دەڵێ ڕێبەر ئاپۆ لە پارێزنامەکانیدا سەنگاندنی زۆر دەکات بۆەوەی کۆمەلگا بتوانێت لەسەر پێی خۆی بوەسێ هەڵسەنگاندنەکانی ڕێبەر ئاپۆ بۆ ئێمی ئیزیدی بەنرخە. ڕاستی رو دەرزا سەرۆکاتی دەست پێکردن مجلسەی مەیدوگرێ پەرتۆکەوی هانا وەزەعاندن سەر ئەندامە نە ساڵە ئەفتشاتیا ئەوکردن فکری هاتیە بەلاکردن مەگۆ وەک ئەندامی مجلسا دوگرێ پەرتۆکەوی مەسەر ئەندامە وەزەعاندن ژبەر ژنێ ملەژی مێدە وەزەعاندن و هەر سازیەکە هەر مجلسەکە هەر سازیەکە لازمە فکری وێتە بەلاکردن و نێ ملەژی سێکە نەژوی فکری با و وێ ڕێخستنێ با کەچک و ژن و داگ و خوشکێنمە دەستێ ئێ هۆڤانێ داعش نەهانە خەلاسکردن مەوی فکری وێ ئەوێم پێش دەشوینە. باوەڕ بکەیت شتێکی سەدی سەد باوەڕ بکەیت شتێکی مهمە سەروی فکری ئەو بە فکرێکی باشە فکرێکی مرۆڤاتیە فکرێکی باشە پێش دەچویانە وی فکری کا مافێ مرۆڤە کا دەوڵەتێ ناوی یعنی کاسلی بلا ئەحمەریانی. لەگەڵتان بەردەوامە بین مانگرتنی زیندانیان و ئازادی جۆسێ ڕێبەر ئۆجەلان لە 58مین ڕۆژدا بەردەوامە. لە درێژەی کار و چالەکیەکان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 58مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە و چالەکیەکە لە ڕۆژی 58میندا بەردەوامە و مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەم وەک بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە و بڕیارە تاوەکو 15 شوباتی ئەم ساڵ بەردەوام بێت. چالاکوانان لە ژنێف لە دژی هێرش و داگیرکاری دەوڵەتی تورک ڕێپێوانێکی جێماوەریان ئەنجامدا بەدەنگی دەوڵەت و ڕێکخراوە دەوڵەتەکان شەرمەزار کرا. قاسم مەریک لەسەر ناوی جێدەکە ئاماژەی بۆ کرا ئامانج لە گۆشەگیری توندی سەر ڕێبەر ئۆجەلان داگیرکردنی تەواوی کوردستانە. دەوڵەتە تورک نزیکە 3 ساڵە تەجدیدێکی سەر سەرۆکاتی کردیە و گەرەدای ویاژی ئێریشن کادی گەریلا بکە یعنی ئەم ڕژیمە سەرماڵەنەڕە ئێریشە وی دەری دکە دخوازە وی دەریدا جی بگرە و دەرناکەوە هەواڵی مەژی نزاپی لمەتینا لجی دەوەری دلێ
براسيجي دولة ترك ويدرين نكرن ها نفس بكرة çünkü havalime ويدرين دبيجن هون داغر كانن هون إيش عرض ما بكن أنبياء قبول لكن Gerilla Azadi Kurdistan براستيجي دولة ترك ويدرين دا پرتنگرية هري داوي لنشي زابي داجي مديت ببي رنگي ام دبيجن زاب بيوان مية لزابي دا تكتشن إيريش روجاوا دكن دولتا ترك براستيجي شردا نكار سربكوي جواناويجي إيريشن جواني إيريشن قال سويل دكن للروجاوا دا لفابريكا دكن لفرنجاي دكن ام وكي قال لي كرد ايكو جنال انجام دكن ام في يكي قبول مكن كما بفكر سرقاتي سيستمكي ام بيجن ديمقراطيك مودرنيته براسيجي هر قال هر جولاين بشن قال دكارن جيان بكن بابرا سەرکەوتەکانی ئەم دوای گەریلای ئازادی لە چیاکانی کوردستان دژ بە داگیرکەران بەردەوامی هەیە. شادیار شۆڕش ڕۆژنامەوان لەبارەی چالاکی گەریلاکانی ئازادی لە بەرامبەر داگیرکەران دەڵێت پێویستە وڵاتانی باشووری کوردستان خاوەندارێتی لە تێکۆشان و بەرخۆدانی گەریلای ئازادی بکەن چونکە تاکە لایەن دەتوانێت بە شکستی داگیرکەران بێنێت. ژێرەوەدایە کە بەردەوام لەلایەن گەیلاکانی ئازادی کوردستانەوە هێرشیان بکرێتە سەر وە کۆتاییان پێ بهێنرێ. بە تایبەتی لە دوایین هەڵمەتی ئۆپراسیۆنی شۆڕژگەریدا دەبینین کە لەو ناوچەیی کە ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەڕ ڕاگەاندووە گەریلاکان لە 4 قۆڵەوە توانیوانە هێرش بکەنە سەر و مۆڵگە سەربازیانە و 61 داگیرکەر زادن. ئەمە دەرەنجامی ئەوەیە کە ئەتوانن لەم گەریلاکانی ئازادی کوردستان ئیتر لە جۆرێک دۆخی بەرگریان نەماون بەڵکو لە دۆخی پێشڕۆوی و هێرشکردن و بەردەوامیدان بۆەوەی کە ئەو مۆڵگە سەربازیانەی دەوڵەتی دایکەری تورکیا کە نێو خاکی باشووری کوردستان دروست کراوە خاپوور بکرێن وێران بکرێن و بە دەیان و توانم لەم سەدان بریندار و کوژرا و بە ئامبولانسەکانیان بگەڕێنەوە بۆ تورکیا و لەوێ چارەسەر وەربگرن کە دەرەنجامی بەرخودانی کە تەواویش دەرەنجامی بەرخودانی گەیلاکانی ئازادی کوردستانە. بەڵام لەوەش گرنگترەوەیە کە بە تایبەتی هاوڵاتیانی باشووری کوردستان خاوەندارێتی لەو خەبات و بەرخودانە بکەن. ماوەی 91 ڕۆژە سلێمان ئەحمەد ڕۆژنامەوان و ڕۆژنامەنووس هەواڵسازی ئاژانسی ڕۆژنووس لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و لە دەواازەی فیشخابوور دەستگیر کراوە تاوەکو ێستا بێسەروشەنە و ڕێگەش نادرێت پارێزەرەکانی کوێ پێکرد. سلێمان ئەحمەد هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنووسە لە پاش سەردانیکردنی کە سوکارێکی لە ڕۆژاوی کوردستان لە شاری حەڵەب کە خەڵکی ناوچەی جندرێسە لە ئافرینی داگیرکراو و پاش داگیرکردنی ئاوارە بووە لە کاتی گەڕانەوەی بۆ باشووری کوردستان لەلایەن هێزێکی پارتی دیموکراتی کوردستان لە دەواازەی فیشخابوور و ڕفێنرا و ئێستا 91 ڕۆژە بێسەروشێنە. ڕۆژی 22 مانگی 11 ساڵی ڕابردوو شنەریمان ئەحمەد یەکێک لە ئەندامانی تیمی پارێزەرانی سلێمان ئەحمەد بە ڕۆژنووسی ڕاگەیان لە کاتی ڕفاندنی سلێمان ئەحمەد هەوڵ دەدەین بیبینین و دۆستەکان بخوێنین و سەردانی ئاسایشی گشتی لە دۆ کردووە بە بیانەوەی کە لەوێ نیە ڕێگریان لێکردون هەرچەندە دڵنیا بوون کە لەوێ و زانیاریان هەبووە لە چ شوێنەکە لە ناو ئاسایشی دوو دواتر وتیانە لەژێر لە کۆلینێ و ناتوانن بیبینن. ئەو دەڵێن لە ڕێگەی سەرچاوێکی خۆیانەوە زانیاریان پێگەشتووە کە کەیسەکە لە ژێردەستی دەستگای پاراستنە وەکو تیمێکیش لە هەوڵەکانیان بەردەوام دەبن و هەموو هەوڵی خۆیان بەگەردەخەن. ئێستا خۆپیشاندانی مامۆسانی ناڕازی لە سنووری سلێمانی هەڵەبجە گەرمیان و ڕاپەڕین و کۆیە تاوەکو دوێنێش بەردەوام بووە. لەو چارچێشدا بەشێک لە مامۆسانی سنووری هەڵەبجە دەڵێن ناچنە هۆڵەکانی خوێندن تا سەرجەم داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. چەترمان هەڵاوە ئێمە داواکاریەکانمان کۆمەڵی داواکاری زۆر سادن یعنی وای لێ هاتۆ منداڵەکان لەسەر شەقامەکان و ناو کۆڵانەکان ئایڵێنەوە داواکاریەکان بەڵام حکومەت گوێی خۆی کردووە لە داواکاریانە ئەویش ئەوەیەکەوە وانە بێژان بکرێن بە هەمیشەیی دابشکردنی بووچەسی ڕۆژجارێک و پلە برزکردنەوەی مامۆسایان یعنی داواکاری زۆر سادن بەڵام حکومەت بێئاگا و کەڕ و کاسە لە ئاس ئەم داواکاریانە و بۆی ئێمەش زیاتر لە
16 ڕۆژ بۆ نزیکی 120 ڕۆژ لەسەر شەقامین و بەردەوامیشە بین. بەڕاستی حکوومەت وای لێ هاتووە وەکو ئێمە بێدەسەڵاتە، یعنی سەیرەکەی بەرپرسان سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت وەکو ئێمە لە دوانەیە هەرەوەیە لەسەر شەقامی لەگەڵ ئێمە ئەگینا ئەوانش وەکو ئێمەڵێن لەگەڵ حەقی و داوای مامۆسایان حەقە و عنی بەجددی نازانین ئێمە ڕووی دەممان لەوانە بەڵام ئەوان نازانم ڕووی دەمیان لە کیە ئێمە چاوەڕێیەکەین ئەوان داواکاریەکانمان جێبەجێکەن ئەوانی چاوەڕێیەکەن نازانوان داوا لە کیەکەن. بەڕاستی حکوومەت زۆر بێ باکە لە پرۆسی خوێندن لە کۆی سێکتەرەکانی وڵاتە هەمووی بەعام حکوومەت بێ باکەنی. یەکەم هەر لە سەرەتای دەستپێکردنی خۆپیشاندانەکانەوە مامۆستایان و فەرمانبەران داوای دابینکردنی 30 ڕۆژجارێ موچە و دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ و بەرزکردنەوەی تەرفیعات تا ئێستا بەداخەوە نزیکەی 16 ڕۆژ بۆ 7 ڕۆژەتی مامۆستایان لەسەر شقامن. حکوومەت داوای بەڵێنەکانی جێبەجێ نەکردوون و مامۆستایانیش مستەمەڕن لەسەر خۆپیشاندان و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن دەرگای قوتابخانەکان بکەینەوە، بەڵام حکوومەت موچە نایرێ بۆی دەرگای قوتابخانەکان دابخرێ بایکۆت بەردەوامە. حکومت خۆی وەڵاممانە تۆجی ناتوانای ئەوە هەیە سێ ماژ بێ بەسەرێکەوە، یعنی خێرە لەم هەموو باج و زەریبە و داهات و نۆت فرۆشتن هەڵە پارەم پێ نییە ئەتوانێ خۆی نایکا بۆچی نایکا لەبەرەوەی ئەوێ ئەم بە کورتێکی ئەوێت ئەم وڵاتە بکە بە سیستەمێکی کەرتی تایبەت چۆن لە تەندروستی کردوێتی لە خوێندنی باڵا کردوێتی ئەوێت پەروەردە ژوا لێ بکات، بەڵام دڵنیانە بەلەوەی کە بۆیان ناچێتە سەرم بە کردنی تایبەتە پارەپایاکردنە لەسەر گیرفانی خەڵکی فەقیر و هەژار. وەڵاهی حکومەت وەڵامی پێ نییە بۆ ئێمە لەبەرەوەی خۆیت زێتە لە وەڵامەکانی بۆ ئێمەش پێ ئەڵێن نەباران و نە بەفر و نە تەرزە بایکۆتمان ڕناگرێ و بەردەوامی لەسەر شەقام حتا ئەو کاتی حکوومەت داواکاریەکانمان جێبەجێ دەکات داواکاریەکانیشمان ینی بە نووسراوێکی کۆپی کراوی وەزارەتی پەروەردە جێبەجێ ناکرێت. ژنان و کچان بۆی ڕێگەزەکەیانەوە سەرباری توندوتیژی و ڕێگریەکانی چەندین جۆر باجیان لێدەسێنرە و بازرگانی و سەرمایە کۆکردنەوەیکی زەبەلاحیان لەسەر بەڕێوە دەچێت. ژنان تەنها لە ڕووی مافی ئازادی و بەدەستێنانی ئەرک و پێگە بۆی ڕێگەزەکەیان و ڕوبەڕووی جیاکاری نابنەوە، تەنانەت بەدەستخستنی پێداویستی و کەلوپەلەکانیشان جیاکاری بەرامبەریان دەکرێت و باجی پەمەیان لێدەسەندرێت. بەهۆی ژنبوون چەندین جۆر باج لە ژنان وەردەگیرێت. ژنان و کچان بەهۆی ڕەگەزەکەیانەوە سەرباری توندوتیژی و ڕێگریەکان چەندین جۆر باجیان لێدەسەندرێت و بازرگانی و سەرمایە کۆکردنەوەیەکی زەبەلاحیان لەسەر بەڕێوە دەبرێت. ژنان تەنها لە ڕووی مافی ئازادی و بەدەستێنانی ئەرک و پێگا بەهۆی ڕەگەزەکەیانەوە ڕوبەڕووی جیاکاری نابنەوە، تەنانەت لە بەدەستخستنی پێداویستی و کەلوپەلەکانیشیاندا جیاکاریان لە بەرامبەر دەکرێت و باجی پەمەییان لێدەسەندرێت. باجی پەمەیی بە ئینگلیزی پینک تاکس، بە عەرەبی ضەریبەت وەردیەت، زاراوەیەکە بۆ ئەو بڕەپارە زیادەی لەو بەرهەموو خزمەت گوزاریانەدا وەردەگیرێت کە تایبەت کراوە بە ژنان و گرانترا لە بەرهەمەکانی پیاوان. سەرچاوەی ئەو دیاردەیەش بە بازارکردن و جیاکاری ڕەگەزیە بەرامبەر ژنان. کام بەرهەمانە باجی پەمەیی دەیگرێتەوە. سەرجەمە و بەرهەمانەی تایبەتن بە ژنان هەر لە یاری منداڵان، جلوبەرەک، پێداویستی پاک و خاوێنی جەستەیی، تەندروستی و دەرمان و چارەسەریەکانیش سیاسەتی باجی پەمەیی دەیگرێتەوە. بەردەوام ژنان بە بڕەپارەیەکی زیاتر هەمان پێداویستی دەکڕن کە پیاوان دەیکڕن. ژنان بەهۆی سروشتی ژنبوونیان مانگانە لە 2 بۆ لە 4 باج دەدەن بۆ بەدەستێنانی ئەو پێداویستە تەندروستیە. یەکێک لەو نمونانەی کە زۆرترین مشت و مڕی لەسەرە و پێداویستێکی تەندروستی سەرەکیە بۆ ژنان باجی تامپۆنە کە ژنان بەهۆی سروشتی ژنبوونیان مانگانە لە 2 بۆ لە 4 باج دەدەن بۆ بەدەستێنانی ئەو پێداویستە تەندروستیە. یەکێکی دیکە لەو بەرهەمانەی کە لە بەرامبەریدا ژنان بڕەپارەیەکی زیاتر دەدەن دەرمان و ئازارشکێنەکانە. بۆ نمونە هەمان حەپی ئازارشکێن کە بۆ ژنان و پیاوانش هەمان کاریگەری هەیە، بەڵام ئەگەر ڕەنگی پاکەت و دەنکی حەبەکان پەمەی بێت بەڕێژەی لە 0.5 بۆ لە 100 نرخەکەی گرانتر دەبێت. ئەمانە سەدا نمونەی دیکە هەن
کە تەنها لەبەر ئەوەی بەکاربەرەکانیان ژنن باج و نرخێکی زۆرتری لەسەرا ئەگەر بەراورد بکرێت بە هەمان بەرهەم کە بەکاربەرەکانیان پیاوە باجی زیاتر و داهاتی کەمتر. حکوومەتەکان دەتوانن لە ڕێگەی یەکسانکردنەوەی باجی هاوبردەکردن لەسەر بەرهەمەکان ڕێگری لە هەبوونی باجی پەمەی بگرن، بەڵام ڕەنگە بۆ زۆر کەس ئەمە کێشەیەک نەبێت یاخود درک بەبوونیشی نەکات، بەڵام هەموو ئەمانە سەلمێنەری ئەو ڕاستیان جیاکاری جێندەری و باڵادەستبوونی پیا و سالاری سیاسەتەکانی لەسەر ژن دروست کردووە و هەر بە ئامانجگرتنی ژنانش بەردەوامی پێدەدات و هەوڵی هێشتنەوەی دەدات. ئەم سیاسەتە لە کاتێکدایە ژنان لە بۆرەکانی کارکردن و بەرپرسیارەتیشدا دووبارە ڕوبەڕووی جیاکاری جێندەری دەبنەوە. بەرامبەر هەمان ئەرک و بەرپرسیارەتی پیاوان ژنان موچەیەکی کەمتریان پێدەدرێت. بەپێی ئاماری فەرمانگەی کاری ئەمریکا ژنان 82 سنت بەرامبەر هەر $1 پیاو وەردەگرن. هەروەها لە بەریتانیاش لە هەر 10 کۆمپانیایەک 8 کۆمپانیا بەرامبەر هەمان ئەرک و بەرپرسیارەتی موچەی زیاتر دەدەن بە پیاوان وەک لە ژنان. هاوکات لە یەکێتی ئەوروپاشدا ئەو دیاردەیە بە بەڵگەوە سەلمێنراوە لە وڵاتانی ئەوروپا جیاوازی نێوان موچەی ژنان و پیاوان بە ڕێژەی لە سەدا 13 جیا لەوەی دەستکەوتنی کار بۆ ژنان تا ڕادەیەک سەخترە و لە هەندێک پیشەدا هەرگیز تواناکانی ژنان نابنرێت. هەبوونی ئەو جیاوازیە لە موچە و داهادا و لەلایەکی دیکەشەوە سەپاندنی جۆرە باجێکی وەهمی بەسەر ژنان بەهۆی ژنبوونیان بەدەر لەو ڕەنجەی کە لە نێو ماڵدا بەهۆی بەخێوکردنی منداڵ و بەڕێوەبردنی ماڵ سەپێنراوە بەسەریاندا دۆخی ژنان زیاتر خراپتر دەکات و ڕەنگە هەندێک جار کار لەسەر دەستکەوت و پێشکەوتنەکانیشی دروست بکات. لە ئەنجامدا بەشی هەرە زۆری ژنان لەژێ دەسەڵەتی پیاوەکاندا بمێننەوە و نەبنە خاوەن ئیرادە و ئازادی. بەنداوی دەروانی خان یەکێک لە بەنداوە گەورەکانی هەرێمی کوردستانە کە لە ساڵ 1954 دروستکراوە. ماوەی تەواوبوونەکەی 7 ساڵی خاندووە. لە ساڵ 1960دا دەستی کردووە بە گلدانەوەی ئاو و لە توانایدا 3 ملیار مەتر سێجا ئاو گل بداتەوە. لەوبارەوە سامان ئیسماعیل بۆ ڕێبەری بەنداوی دەروانی خان بە ڕۆشنووسی گوتووە گلدانەوەی ئاو لەلایەن وڵاتیێرانەوە دروستکردنی چەندین بەنداو لەسەر ڕووباری سیروان لەلایەن ئەو وڵاتەوە کاریگەریکی زۆری هەبووە لەسەر ئاسیاوی بەنداوەکە و دەڵێسە بەنداوەکە تەنها لە ساڵ 51 ئاوی تێدایە، ئەوەش بڕێکی باشە. ئەگەینە ئاستی پار یا شتێک لە پار زیاترە بین ئەو ڕێژە کە تێ بوو تەسەوڕەکەم ڕێژەیەکی زۆر چاک و معقولە بێ کە بەشی خۆمان و خواری خۆشمان بکە. بەنداوی دەربەنی خان وەکو خۆتانە زانین سەرچاوە سەرەکیەکەمان کە لە سازان لە هەڵەبجەی شەید و داخلی هەرێمی کورسانە بێ لەو سنوورەوەی تر هەڵەبجە وەکو پارێزگایەک و خواری خۆیشی هەرچی لەو دەور پشتێ سوودی لێبینێەوە گاتە دەربەنی خان. شاری دەربەنی خانەوە بەکارەتێ بۆ ئاوی خواردنەوە باوەنورمان هەیە و ئیدارەی گەرمیان کە کەلارە ئەو سوودێکی باشی دێبینێ، بەڵام بەشە زۆرەکەیشی زیاترە چێتە خواری هەرێمی کورسان کە بە ناوچەی محافەزەی دیالێ ڕاستی محافەزەی دیالە سوودی زۆر چاک لە ئاوی بەنداوی دەربەنی خان نەبینێ. لە ڕاستی خۆتان نەزانن وشکە ساڵی ڕووی کردێتە هەموو ناوچەکە، ینی تەنها ئێمەی نەگرێت و کۆماری ئیسلامی ئیرانیش تووشی ئەو کێشە بووە. ئەو کێشەیەکی گەورەیە بۆ ئەوانش مەجموعەی بەنداویان دروست کردووە، ئەوانش کەمی ئاویان هەیە و بەنداوەکانیان بەپێ و معلوماتی لەکە دەستمانەکە چکۆ معلوماتی ڕسمی نییە، ئەوانش ئاویان کەم و پێویستیان بە ئاو گردنەوە هەیە. ئەوەش تەئسیرێکی زۆری کردووە لە بەنداوی دەربەنی خان. بەس دە حەسیلە ئێمە ناوچەی خۆش ماشکور بۆخوا ناوچەیەکی بارانە. پاش 14 ساڵ زیندانی ئەمڕۆ سزای لە سێدارەدانی مامۆستایەکی ئاینی کورد جێبەجێ کرا. ڕێکخراوی مافی مرۆڤ وڵاوی کردێتەوە بەرەبایانی ئەمڕۆ سزای سێدارەی فەرهاد سەلیمی بەنکراوی مەزهەبی کورد و خەڵکی سەقس لە بەندێن خانەی قزل حیساری کەرەچ جێبەجێ کراوە. و دوێرەیە فەرهاد سەلیمی بەمبەستی جێبەجێکردنی حکمی لە سێدارەدان بۆ زیندانی تاکە کەسی گواستراوەتەوە. فەرهاد سەلیمی زیندانێکی سیاسی کوردی خەڵکی سەقزە ماوەی 14 ساڵە بە کۆمەڵێک تۆمەتی وەکو محارەبە، فەساد لەسەر زەوی، هەڕەشە بۆ سەر ئاسایی شینەتەوەی، ڕاگەاندن لە دژی نیزام و ئەندامەتی لە گروپە سەلەفیەکاندا زیندانی کرابوو.
لە دوایین هەواڵیشدا هێزەکانی پاسەوانی سنووری عێراق لە سنووری تەوێڵە تەقیان لە 3 کۆڵبەر کردووە و دوانەکەی دیکەش بریندار بوون. دوانەوە ڕۆی دوێنێ دووشەممە بۆی تەقی ڕاستەخۆی هێزەکانی پاسەوانی سنووری عێراق لە سنووری تەوێڵە کۆڵبەرێکی تەمەن 40 ساڵی بەنای هۆشیار مەحموودی خەڵکی ئاوای شمشێر پاوەگیانی لەدەست و 2 کۆڵبەری دیکەش بریندار بوون. بەپێی زانیاریانەی بڵاوی کردێتەوە کۆڵبەرە فیشک بەرسەری کەوتۆ ڕاستەخۆگیانی لەدەست 2 کۆڵبەری دیکە شناسنامەیەکێکیان ئاشکراکرا بەنای ڕزگار فەرەجی بریندار بۆ بەسی چارەسەر ڕەوانەی شاری نۆ سوود کراوە. کوژدانی و کۆڵبەرە دوای ئەوە هاتۆ کە ڕۆژی یەکشەممە گرتێکی ڤیدیۆی بڵاوکراوەتەوە هێزەکانی پاسەوانی سنووری عێراق لە سنووری تەوێڵە سوکاتیان بە 8 کۆڵبەر کردو و سەریان تاشی و بەشکەنجیان داون. بەڕێزان ئەمڕۆ 25 ساڵ بەسەر کۆچی دوای هونەرمەند محەممەد ماملێ تێپەڕێ کە تا ئێستا گۆرانی وەرهەمەکانی زیندون و بەرامەی هونەری ڕەسەنی کوردیان لێ دەچۆڕێت. ماملێ ساڵی 1925 لە بنەماڵێکی هونەرمەند و نیشتیمان پەروەر لە شاری مەهاباد لەدایک بووە. ساڵی 1938 ماملێ یەکەم گۆرانی بەناوی ڕۆی بەجێی هێشتم تۆمار کردووە ئەوە خاوەنی زیاتر لە 700 بەرهەمە لەو ژمارە نزیکەی 300 تا 320 گۆرانی داهێنراوی خۆیەتی کە سەرجەمیان لە پەرتووکی یادی بەخێر تۆمار کراوە. زۆربەی گۆرانیەکانی چیرۆک و ژیانی خەڵکەوە سەرجاوی گرتو بە نمونە گۆرانی ئامینە سۆرەگو بۆ خۆشەویستی و عشقی ئامینەی هاوسەری وتووە گۆرانی کاکی و چاوەڕێم بۆ لە دەزانی کوڕێکی گەنجیتەوە کە ساڵ 1983 لە تاران لە سیدارە دراوە. ساڵ 1994 دوایین گۆرانی تۆمارکردەوە لە ڕۆژی 23 کانونی دومی 1999 لە مەهاباد ماڵاوی بە ژیان کردو هەر لەوێش بە خاک سپێردرا لەگەڵ دەنگە بە سۆزەکەی محەممەدی ماملێ و بەجێتان داڵین ڕۆژتان پەرخێر و بەرەکەت مكوي خملايا ذم كوي مكولات ودم عن دينني يا نوريان مكولات